سڵاو ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. خۆشحاڵم کە جارێکی دیکە بە بەرنامەی کۆمەڵە و سوڕاوانەوە دەبمە میوانی ماڵەکانتان. ئازیزان، هەروەکو ئاگادارن لە هەفتەهای ڕابردوودا ئاگرێکی گەورە لە شاری مەریوان و دارستانەکانی شاری مەریوان کەوتووەتەوە کە بۆسە سەردێری هەواڵەکان و ئێمە بۆ باسی زیاتر لەسەر ئەم بابەتە داوامان کردوە لە هاوڕێ سەلام قادری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا کە لە ئستودیۆی کۆمەڵا حاضر بێت و وەڵامی چەند پرسیارێکمان بداتەوە. فەرمونون ئێوەش تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێ سەلام، ئەم کاتتان باش، زۆر بەخێر بێن. سپاس هاوڕێ گوڵناجی خۆشەویست، سڵاوەکەم لە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە خزمەتتان. زۆر سپاس کاک سەلام، بەخێر بی. پرسیارێکی گەورە لای خەڵک دروست بووە کە ئەوەیە کە بۆچی لە مەریوان کە ڕێکخراوێکی بەهێز وەکو ڕێکخراوی چیای سەوز هەیە ئاوا ئاگرێکی گەورە کەوتوەتەوە، هۆکارەکەی چییە بەڕایەوە؟ بەڵێ ئەو پرسیارێکی گرینگە لە ڕاستیە ئەوەی کە بۆچی لە هەموو شار و ناوچەکانی کوردستان مەریوان بە تایبەتی بەو بە بەردەوامی ئاگر ئەمساڵ کەوتوتەوە جێگەی پرسیارەوە. ڕەنگە بمان باتە سەر ئەو خاڵەی کە ئەوانەی کە ئەو ئاگرانە دەنێنەوە مەبەستێکیان دروستکردنی ئەو پرسیارە و ئێلقاکردنی جوابێکە بە جەماوەر. لە ڕاستیە ئەنجومەنی سەوزیچیە کاریگەریەکی گەورەی بوو فەراتر لەوەی شاری مەریوان. ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان ئەو دۆستانە و هاوڕێیانەی کە موەسسەسی ئەو ڕێکخراوەیە بوون تەسەوریان ناکرد ئەو ڕێکخراوەیە بێ بە ڕێکخراوێکی ئاوا گەورە و ئەوەندە تەسیردا بنێ. ئەویش لە ژێر چەپۆکی کۆماری ئیسلامیە کە دروستکردنی ڕێکخراو ڕێکخستنێک شەبەکەیەک لە فعالین کە یەکترین دەناسن بە هەر ناوەڕۆکێکەوە، بە هەر جگەلەوەی کە ئەو ناوەڕۆکە لە خزمەتی ڕژیما بێ. لەوانەیە بڵێم ڕژیم تووشی وەها ترسێک بووە ئەگەر ئەمڕۆ بزانێ لە ناوچەکانی کوردستان لە مەریوان هەتا بۆ ئەو ڕێکخراوانە، هەتا بۆ ئەو ناوەندانەی کە ناوەندی ڕژیمە خەڵکێکی زۆر یەکتری تیا بناسێ، ڕەنگە لەوەش بترسێت، بەعام لەوە ئەترسن. ئەنجومەنی سەوزیچیا چۆن ئەو مەبەستەی کە دەستیان پێکرد مەبەستێکی ڕاستە و خۆ سیاسی نەبوو یا ئەسڵەن سیاسی نەبوو. لە هەموو شوێنەکانی دنیا ئەو کەسانی کە ئیش دەکەن بۆ ژینگە بۆ پاراستنی ژینگە بۆ هۆشیاری بەخشین بۆ ژینگە، ئەو کەسانە تەنانەت پارەیان بۆ تەرخان دەکرێت لەلایەنی ڕژیمەوە، لەلایەنی جەماوەر و ڕێکخراوە مەدەنی و ڕێکخراوە حکوومیەکانی شارەوانی شارەکانەوە ڕێزیان لێ دەگیری و خەڵات دەکرێن و بە شارۆمەندی نمونە و ئەوانە دەناسێن. ئەم بەگراندە ئەم مەشروعیەتە کە ئەم دیاردەهەیەتی خەبات بۆ مەسەلەی ژینگە کارێکی کرد کە کۆماری ئیسلامی دەستی بەسراو بێیە و چاویشی بەسراو بێ لەوەی کە کۆماری ئیسلامی سەرەتاکان نەدەترسا لەم ڕێکخراوە، چۆن تەسەوری نەئەکرد ئەو ڕێکخراوەیە ئەوەندە بەرین و ببێتەوە و ئەوەندە ئولگو ساز بێت. ڕێکخراوەکە توانی بەم هۆیانی کە باسمان کرد توانی لە ژمارێکی زۆرە شەبەکەیەک لە فعالین کە یەکترین دەناسن بۆ مەبەستی ژینگە و کاریگەری بۆ ژینگە ئەوە بوو هۆشیارێکی زۆری لە کوردستان بڵاو کردو لەسەر ژینگە و نیشانیدا کوردستان ڕوویەکی تری گەشتی بەخشی بزوتنەوەی کوردستان کە ئەویش لە دوورەوە تۆ دەیبینی کە کوردستان خەبات بۆ ژینگە کە یەکێ لە پێشکەوتوترین بوارەکانی خەباتی کۆمەڵایەتیە تایە بەو ئاستە بەرینە هەیە. کۆماری ئیسلامی تا ئێرش مۆزوعەکەی بەهەند نەگرتووە، بەڵام کاتێک کە بینی ئەو خەڵکە ئیش دەکەن بۆ ژینگە ئولگو دروست دەکەن بۆ بوارەکانی تری خەباتی کۆمەڵایەتی، ئەو خەڵکە ڕوویەکی تری گەشت لە کوردستان نیشان دەدەن کە تۆ بە ئاسانی ناتوانیت خەباتەکە بۆ ژینگەیە، بەڵام کاتێکیش ئەتەوێ هێرشکەیتە سەر کوردستان بە ئاسانی ناتوانی کۆمەلگایە کە لانیکەم ئەم یەک بوارە بە ئیزافی بوارەکانی تر تێیدا مەدەنیەتێک نیشان دەدا، پێشکەوتن خوازیەک نیشان دەدا، ئینسان دۆستی و ژینگە دۆستیەک نیشان دەدا. تۆ ناتوانانی لە کوردستانێک کە بۆ پاراستنی سەگێک ژینگە پارێزێکی مەریوانی قاچی قرتا کە سەرباز بوو محەممەدی باختەر چەند ساڵی لەوە پێش، تۆ ناتوانی لە کۆمەلگایە کە بۆ پاراستنی کیسەڵێک بۆ پاراستنی سەگێک ئینسانەکان گیانی خۆیان دەخەنە خەتەرەوە ئەلقا بکەی بە مزدورانی خۆت کە بڕۆن هێرش بن بۆ کوردستان، ئەوانە هەر نۆ ئەتاوانێ بیتە سەر کوردستان. ئەمە لە ڕووی ئەو مەشروعیەتەی کوردستانی کە بەرجەستە کردەوە ئەو
بەڵام نەهایەتەن هەتا دەرسی تایە سەبارەت بە ڕێکخستن کاتێک کە ڕێکخراوێک دروست دەکرێت زۆر جار ممکنە بە وەسواسەوە بین بڵین ئەوە زەردە ئەوە چییە ئەبێ هەمیشە ئەومان لەبیر بێ کە ڕێکخراوێک بە هەر تاکتیکێ و بە هەر ڕواڵەتێک بە هەر ناوێک ناوەکە زاهرێکی ڕادیکاڵی نییە دروست دەبێت لە کوردستان یا بۆ مەبەستێک کە مەبەستەکە ڕەنگە دەرکی پێ نەکرابێ گرنگی مەبەستەکە ڕاستی کاتێک ئەو ڕێکخراوەیە دروست بوو لە نەتیجەی ئیشی و ڕێکخراوەیە مەسەلەی ژینگەونە بەرجەستگی پیا کرد ئەوەی ڕاستی بێ ئەوەندە لای خەڵکیش مەسەلەکە بە هەند نەگیرا بوو ئەوەندە مەسئلەیەک نەبوو هەمیشە زیاتر بەرەو مەسائلی ڕاستەوخۆ سیاسی دەچوون بەڵام کۆماری ئیسلامی متەوەجە بوو ئەم خەڵکەی کە دێن جارێک و دوو جار و سێ جار و دەجار لە ئاستێکی وەسیعە شەبەکەیەکی بەربڵاو لە هەزاران ئینسان ئیش دەکەن هۆشیاری دەبەخشن بۆ ژینگە ئیش دەکەن لە بواری جۆرا و جۆرە یا هوشیاری دەبەخشن یاگەر ئاگرێک بکەوێت و ئاگرەکە دەکوژێنەوە لە بواری ڕێخستنیشۆ ئەوانە دەرسی زۆری تایە لەبەرەوەی کە ئەبینین کۆماری ئیسلامی ئێستا گەیشتوتە ئەو خاڵی کە دەستگیرکردنی تر فایدەی نییە چون پێش ئەوەی یادی بەخێر شەریف و هاوڕێکانی شەریف و ئومید و هاوڕێکانیان گیان بەختکەن لە پێنەوە ژینگە کۆماری ئیسلامی چەند جارێک هەوڵی گرتن و هەڕەشەکردن و بە ئەنواعی شێوە هەوڵی دابوو بەڵام چۆن مەشروعیەتی مەوزوعەکە و گستردەگی ئەو شەبەکە لە فەعالین و ڕێکخراوەکە ئەوەندە چوو بۆ پێشەوە کە ئیتر متەوەجە بوون بەتایبەت لە کاتی بە خاکسپاردنی شەریف متەوەجە بوون کە ئەم جەریانە گەیشتوتە شوێنێک کە ئیتر سەرکوت جواب ناداتەوە سەبارەت بە ڕێکخراوی معلمینیش هەر هەمان لە هەمان ڕۆوە دەتوانی سەیری بکەیت ئەمڕا لەگەڵ شەڕی سەرکوت و ئەوەی کە پێی دەڵێن شەڕی گەرم شەڕێکی نەرمیشیان دەست پێ کرد لەگەڵ ئەم بوارە لە خەبات ئەویش ئەوەیە کە ئەتوانین بڵێن ئەم ئاگرکەوتنەوانە ئالە و ئاستەبەرینە لە ناوچەیەکی مشەخەس وەکو مەریوان زیاتر دوای کۆمەڵی شایعەیە کە لە ناو خەڵکە دروستیان دەکرد کە ئەمانە هیچ ئیشێکی تر نییە بیکەن ئەمانە ناوێرن بچنە شەڕی ڕاستەوە خۆی مەسائلی سیاسی بەڵێ ژینگە پارێزان ئەمانە بە ئاگرنانەوە و بۆ کوژانەوەی ئەو ئاگرە خۆیان دەکەن بە قارەمان ئەم شتانیان لە ناو خەڵکە دەگوت ممکنە ڕەخنەیەکیش هەبێ کە ڕەخنەی ڕاست بێ و ئێستاکە مەوزوعەکە گەیشتووەتە ئەو خاڵە تەبیعەتەن دەبێت پرسیار بێکە بێ چی بکەیت لەگەڵ ئەم بوارە کە لەگەڵ ئەم ڕوبەڕوویە جەدیدەی کە ڕژیم دەیکا والحاصل ئەو شایعانە چەند ساڵێکە لە ناو خەڵک بڵاو دەکرێنەوە ئەوە دەستی ڕژیم خۆیەتی بڵێ دەستی ڕژیم هەیە کۆمەڵی خەڵکی تەماحکاریش لە ناوچەی مەریوان هەن کە شوێنێک دەسووتێنن بۆ ئەوەی بیکەن بە دوایی بۆ ئەوەی بڵێ دوایی کەیتە دارنەما لەو شوێنە بڵێن ئەوە شوێن دارنەمەوە بیدەنە دەم زەوی شتیتیا بکەن کوردستان بەرحەڵ ناوچەیەکی گەورەیە ئەوانە ئەو شتانێشیان ئفشا دەکرن جومەنی سۆڵس کە کەسێک خەریکە بۆ تەماحی خۆی ئەوانە وە کەسانێک بوون تووشی کێشە بوون بەهۆی ئەو ئفشاگەریانەی ئەنجومەنی سۆز لەو تەماحکاریە والحاصل هەر بوارێکی خەباتی کۆمەڵایەتی کە بەرژەوەندی لایەنێکی خەڵکێکیش بخاتە ژێر مەترسیۆ ئەو کاتە دوژمنیشی بۆ پەیدا دەبێت ئەم شایعاتەی کە ڕژیم خۆی دەیکا لەگەڵ ئەو خەڵکە کە تەماحکار و ئەوانە بەستێنێکی دروست کرد و ئەمساڵ بۆ تەکمێڵی ئەمە ڕژیم ئاگرێکی زۆری لە ئینەکان نایەوە وەختێکیش لە شوێنی کۆنتترۆلی دەکەن دەڕوا شوێنێکی تر وهاکە لە دوورەوە بێ بە خەبەری میدیا خەڵک لە ناو شار دەما و دەم پرسیار بێ ئەم هەموو ئاگرە بۆ لە مەریوان و نەهایەتەن گا بەوەی کاکە یان ڕژیمە و دەیکا چۆن ئەم ڕێکخراوەیە هەیە ینی ڕێکخراوەکە بچێتە ژێر پرسیار خەڵک بڵێ ئەگەرم ڕێکخراوەیە نەبوایە ڕژیم لەگەم ڕێکخراوەیە هەرچەندیش باش کێشەی نەبوایە ئەم دارستانانە ئاگری ناگرت یعنی ئەم دارستانانە ئەمەڵەن قوربانی بوونی ئەوانە لەلایەکی تر ئەوان زۆر ماندوو دەبن بەڵام لە شوێنێکی تر ئاگرەکانی نەکەن و ئەوە لە ڕاستیە ڕەخنەیەکیشی کرد ڕەخنەیەکیشی دروستکەوە ڕەخنەیەکی واقعیشی دروستکەوە ڕەخنەکەشەوەیە کە مادامی تۆ ئەوەندە چوویتە پێشەوە مادامی ئەوەندە ڕێکخراوەکەت کەسایەتی کۆمەڵایەتی پیا کردووە مادامی ئەوەندە مەشروعیەتت هەیە ئێتاکەی ئەم شەڕی مشک و پشیلەیە لەگەر ڕژیم ئەو ئاگری با و تۆ بچی بیکوژێنیتەوە ئاگری با و تۆ بچی بیکوژێنیتەوە و
نهایەتەن ئەم هینە دە تەسەلسۆلێکی خستە کننده و بەرحاڵ ماندووکەرە ئەم تەسەلسۆلی کە تۆ هەر ئەلبەتە پار بۆ ماوەی ساڵێک ئەنجومەنی سەوزیچیە هەڵوێستێکیان گرت وتیان ئێمە ئیتر نایکوژێنینەوە نایکوژێنین ناچین بۆ ئاگەر کوژانەوە بۆ ئەوەی کە حکوومەت بێ بە مەسئلە بەسەردەستی حکوومەتەوە بمێنێتەوە بەڵام نیشان درا کە حکوومەت هین کێشەی نییە حازرە هەموو دارستانەکانی کوردستان بسووتێنێ هەموو دارستانەکانی مەریوان بسووتێنێ ئەگەر ناچی ئەڵێ ئەوە پاسی بنەوە وتیان ژینگە دەپارێزینەوەی نایپارێزن ئەگەر دەچی دەڵێ بۆ خۆیانن ئەوە دروست دەکەن بۆ ئەوەی کە خۆیان کەن بە قارەمان ئەگەر دەچیت و ئەیشی کوژێنی تۆ و هیچی تر ناکەی هیچی تر ناڵێی ناچی ئاعتراز بکەی خۆ خەڵکی شەڵێن تاکەی ئاگر بگرێن و ئاگر کوژێتەوە تاکەی ینی تۆ هەر هەموو دارەکانی کوردستان برسووتێن و هەموو دارەکانی مەریوان بکوژێنیتەوە دوایی تۆ لەگەڵ شاخەکانە و داری سوتا و وەلحاصڵ تۆش زەحمەتی خۆت کێشاوە ئێستا ئەو گەیشتوتە ئەو خاڵە ڕەنگە ڕژیمیش حەز بە تونڕەویەکیش بکە ینی شکل و شێوەی ئەترازیش کە پێی بکە حەز بکە بەوەی کە تونڕەویەکیشی تیابێ کە بیانوو بدا بەدەستیەوە کولی فعالیەتی ئەم ڕێکخراوەیە محدود بکاتەوە یان خەڵکانێکی زۆر کە لەو ڕێکخراوەیە نزیک بوونەتەوە یا ئیشیان تیا کردووە یا بوون بە ئەندامی پترسێنێ بڵێ ئەمە مەبەستی بەڵام گەیشتوتە شوێنێک کە ئەو ڕێکخراوەیە مەجبورە هەڵوێستەیەکی ببێ ناتوانێت تەنیا بە کوژانەوەی ئاگەر ڕژیم خستونیەتە ناو مەنگەنەیەکی ناخۆش و خستونیەتە ناو شرایەتێک و لەلایەکەوە ڕەخنەی کۆمەلگا دێتە سەرت لەلایەکەوە کارێکی ئەمەلی هەیە ئەگەر فریای نەکەوی دارەکان دەسووتێن ئەگەر هەر ئەوەیش دەکەی ئەو گلەی و ڕەخنانە هەیە ئەگەر دەچیتە شەڕی ئاعترازی ڕژیمیش لەم بار و دۆخەی کە شۆڕشێک خەریکە ساڵۆگەڕیەکەی دێت و ئەوانە ڕەنگە بە تەعەڕوزێکی بە بیانوویە کە ئەکەوێتە دەچی و بە نەوعی تەعەڕوزێ بە تۆی دەکا خەڵک بترسێنێ پێش ساڵۆگەڕی ڕژیمیش ساڵۆگەری ئینقلابی ژینە هەموو ئەمانە بەیەکەوە نیشان دەدا کە پلانێکی ئەمنیەتی ورد داڕێژراوە بەڵام چیکردن ئەوە ڕەنگە لە دێژایی باسەکەمانە بەڵی کاک سەلامەوە باسیوەتان کرد کە ئەنجومەنی سەوزیچیە هەم لەلایەن قازانجپەرستەکانەوە لە ڕخنەیان لێ دەگیری هەم لەلایەن کۆماری ئیسلامیچەوە فشاریان لەسرە ئەوەی کە بینیمان لە هەفتەی ڕابردوودا چەند کەس لە ژینگە پارێزان دەست بەسەر کراون هەدەفی ڕژیم مستەقیمەن چییە لەسەرەوەی کە ئەم ئەنجومەنە نەمێنێ هەدەفەکەی چییە و کە ئەوە گوشار هاتە سەریان بەڵێ ڕاستیەکەی قازانجپەرستەکان ڕخنیان لێ ناگرن دوژمنیان لەگەڵ دەکە ئەو وەختە قازانجپەرستەکان لە گۆشەنیگای قازانجی خۆیانەوە دوژمنی دەکەن ڕژیم لە گۆشەنیگای ترسی خۆی لە ڕێکخستن دوژمنی دەکات بەڵام ڕەخنەیەکی واقعیش هەیە کە ئەم شێوازە کە تۆ بەس تەنیا بچی هۆشیاری ببەخشیت و بەس دار بکوژێنیتەوە ئەم شێوازە ئەو تەسەلسولەیە کە ڕەنگە ڕژیم تا سووتانی دوا داری کوردستان درێژێ پێ بە ڕەخنەیەکی واقعی هەیە لە ناو چالاکانی بوارەکانی تری کۆمەڵایەتی لە مەریوان ڕەخنەکەی شەوەیە کە ئێمە نابێت تەنیا بەوەوە دابکەوین کە بچین دارستانەکان بکوژێنینەوە تەنیا بەوە دابکەوین کە هۆشیاری ببەخشین ئێمە دەبێ بچین بە شێوازی دروست بە شێوازێک کە بیانوو نەداتە دەست ڕژیم بە شێوازێک کە تەعەڕوزێکی وەها کە پاشەکشێ بکە بە بزوتنەوە کە بە حرەکەتەکە ئەو مەوجبی ئەوە نەبێ ینی شێوازەکە خۆی گرینگە بە شێوازێک کە تونڕەویتیان نەبێت بە شێوازێکی دروست ئێمە دەبێت بچینە مەسئولیەتی ئەم قەزیە متوەجێ ڕژیم بکەین بڵێن کە ناکرێت ئەگەر لە دارستانێکە بە شوێن یەک کەسەوە بگەڕێ کە قاچاخەلێت پەیای بکەیت ئەگەر لە شاخێکە کۆڵبەر تەعدادێک کۆڵبەر بێن بە ئاسانی بتوانی بچیت و زەخمیان بکەی یان تەعەڕوز بە گیانیان بکەی بەڵام تۆ لەو هەموو دارستانە کە بە هەموو نیشانەکان دەری دەخاکە ئەمە وەکو ئاگرکەوتنەوە لە دارستانەکانی کانادا نییە کە چڕوپڕی دارستانەکان ئەو هەموو کارگە و پیشەسازیە سەنعەتی لە وڵاتە هەیە گەرمبوونی گۆی زەوی
ئەوانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی دارستانێکی زۆر گەڕ دەگرێ و ماندوویشی حکوومەت ماندوو دەبێت پێوە ماندوویشی حکوومەت و یەک دنیا ئیمکاناتە کە بەقەی دوو ئەوەندەی سپای قوچەکەی ئەوان حکوومەتی کانەدا ئیمکانات تەرخان دەکات ئەو دارستانانە بکوژێنێتەوە. لێرش ئەگەر هۆکارەکە ئینسانی و خۆتان نین بۆ ناتوانن چوار کەس بناسێن بە کۆمەڵ بۆ ڕناوەستێ معلومە کە هۆکارەکە ئینسانیە ئەگەر هۆکارەکە ئینسانی و خۆتان نین ئێفەرمو ئێوە ئیدعایەوە دەکەن لەو پەڕی دنیا خەڵکە هێنەوە بۆ ناتوان لە دارستانەکانی دەوروبەری مەریوان خەڵک پیاکەن بەو هەموو ئیمکانات و درۆنانەی هەتانە فیلم بەرداری بکات و ئەوانە بۆ ناتوانن مەسەلەکە نەتوانین نییە مەسەلەکە ئەوەیە ئەیانەوێ بتخەنە بارودۆخێکەوە کە خەڵک بڵێن کاکە ئەم ئیشەیت بێهودەیە تۆ تاکەی دارە کوژین تۆ تا ئاخریندار ئەی سووتێن دێکوژێنیتەوە خۆب ئەوە ڕخنەیەکی دووسە لە لایەکی ترەوە ئەگەر نایکوژێنیتەوە ئەچیتە ژێر پرسیار ئەگەر دەیکوژێنیتەوە ئەچیتە ژێر پرسیارێکی تر چار ئەوەیە کە لەگەڵ ئەوەی کە ئەو ئەرکە پیرۆزە کە چەند ساڵە و تا ئەم خاڵە گەیشتووە ئەو ئەرکە بەڕێوە دەبێت لەگەڵ ڕێکخراوەکانی مەریوان فشار بێنی بۆ ڕژیم بچیتە بەردەمی فەرمانداری حتا لەو ڕۆژانە کۆمەڵێک لە سوڕاوان بانگەوازێکیان ڕاگەیان بۆ ئەستابێکی گشتی بۆ ئەستابێکی گشتی کە لە مەریوان ڕاگەیەنرا و بە شێوازێک لە شێوازەکان بە ئەسابی گشتی یا بە تەرکیبێک لەوانە چوون بۆ بەردەمی فەرمانداری بە شکلێک کە بیان و بەدەستی ڕژیمەوە نەدا بۆ تەعەڕۆز مەوزوعەکە کەی بە مۆزوعێکی کۆمەڵایەتی زیاتر لەوەی مۆزوعێکی کە فقط ئۆپرێشنال بەیانی ئەمەڵیاتی بەست تۆ بڕۆ بکوژێنەرەوە بیکەی بە بابەتێکی ئەترازی کۆمەڵایەتی کەوا کە ڕژیم متەوەجە بێ ڕژیم جاری ترکە دەڕوا کەس بنێرێ ئاگر بەرباتە دارستانەکان بزانێ کە ئەبێ چاوەڕوانی ئەوە بکە هەزاران نەفەر بێنە شەقام ئەبێ چاوەڕوانی ئەوە بکە ڕژیم کە تووشی ئەو فشارە بوو ئەم سناریۆیشی بەتاڵ دەبێتەوە دەنا ئەگەر ئەم سناریۆیە ئەو فعالینی ژینگەیە گوێیان کەڕ بێ لەو ڕەخنانەی کە بە دروستی دەگیرێ ئەو ڕەخنانەی کە لە لایەنی دڵسۆزانە دەگیرێ ئەگەر گوێی خۆیان لەوە بخەوێن و گوێی پێنەدەن و پشتگوێی بخەن لە شوێنێکە ڕژیم دەگا بەو مەبەستەی تۆ دەبێ ئەو پلانە وردە ڕێژراوە ئەمنیەتی ڕژیم بەکاردانەوەیەکی ورد و لێزانانە هین بێ من پێم وایە ئەکرێ لە بەئەسا بەکرێ بەوەی کە بچیتە بەردەم فەرمانداری بچیتە بەردەم دەستگاهای مەربوتە دەتوانی فشارێک بخەیتە سەر ڕژیم کە ڕژیم دەست ڕاگرێ لە ئاگردان ئەگینا تاکەی ئەو ئاگری تێبەردا و تاکەی تۆ بڕۆی بکوژێنیتەوە ئەبێ ئەوەش بزانین کە کەس نابێت لە مەریوان خۆی بە خاوەن ئەم ڕێکخراوە گەورەیە بزانێت چون ڕێکخراوێک هەر نوع ڕێکخراوێک ڕەنگە تعدادێ بنیان ببن بە موسسی تعدادێ کەس ئایدیاکەی مەترح بکەن بەڵام ئەو ڕێکخراوەیە وەختی کۆمەڵایەتی دەبێتەوە بە بەشداری کۆمەڵانێکی زۆر لە خەڵک کۆمەڵایەتی دەبێتەوە و ئەو کۆمەڵانە خەڵک زۆرەیش هەروە کە کۆماری ئیسلامی تەشخیصی داوە ئەو کەسێک کە ئەچێدارەکە دەکوژێنێتەوە لە دڵیشیا و لە مێشکیشیا بیرێکی سیاسی هەیە دڵی بۆ حیزبێکی سیاسی لێ یەکێک لە حیزبە سیاسیەکانی کوردستان لێدەدا ئەم کەسە لە ئەوەڵین ڕۆژێکە کە مەجای ئەوە بێ و کاتی ئەوە بێ هەموو ئەم ئەزمونانەی کە لە ڕێکخستنی بۆ بواری ژینگە یا هەرنەوە ڕێکخستنێکی تر فێری بووە هەموو ئەم ئەزمونانە کەڵ لێگرێ لە بواری سیاسی و کۆمەڵایەتیە و ڕژیم باشەوەی هەست پێ کردووە و دەبێ کەسەکانیش بزانن کەس خۆی بە خاوەنی نەزانێ کەس ئینکاری لە ڕەخنەیە کە ئەکرێ نیکە یەک گفتمانی کراوەی دڵسۆزانە لە بینی فعالینی مەدەنی مەریوان و فعالینی ناوخۆدی ئەنجومەنی سەوزیچیا دروست بێ بۆ ئەوەی چارەسەرێک کە فشار بخاتە سەر ڕژیم دەنا ئەم شێوەیە لە شوێنێکا دەتوانێت کەسەکان ماندوو کات لە شوێنێکا دەتوانێت ڕایگشتی دژ بە ئەو ڕێکخراوەیە بکاتەوە و بارودۆخێکی هەستیارە من پێم وایە کاتی ئەوەیە کە خەباتی ئەترازیش بۆ ژینگە بخەیتە پاڵ خەباتی هۆشیاری بەخشین و خەباتی ئاگرکوژانەوە ینی ئەنجومەنی سەوزیچیا و فعالیەتەکانی بەشی خەباتی ئەترازی بۆ ژینگەی ئەبێ بەڕای من درەنگ یا زوو تەکمێڵ دەبێ فعالیەتەکانی بەوەی کە خەباتی ئەترازیش بۆ ژینگە بخاتە پاڵ ئەو بوارانی تر. بەڵێ زۆر سپاس کاک سەلام هەروەکو خۆمان بینیمان دوای ڕاگەیاندن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆەوەی کە خەڵکچن بەهانای ئەو ئاگرەوە و ئاگرە خاموشکن لە شارەکانی کوردستان زۆر خەڵک ڕووی بە مەریوان کرد هەروەها بەشداریەکی بەرچاوی ژنان بوو ئێوەوە چۆن دەبینن؟
بەڵێ لە شارەکانی تر خەڵکێکی زۆر دڵسۆزانە هاتوون بۆ مەریوان لە خودی مەریوان ژنان و توێژ و توێژی جۆرا و جۆری کۆمەلگا بەشدار بوون. ئەوە یەک جۆرە لە من پێم وایە ڕژیم و ئەوانەی کە لە دەستگای ئەمنیەتی ڕژیم ئەم پلانانەیان دانا متەوەجێ ئەوە بوون کە زۆر جار لە شعر لە ئەدەب دەڵێت و گولە دەنی بە منەوە بەڵام جێ گوڵەکەت دەبێ بە جێ گولەکەت دەبێ بە گوڵ تۆ دەتەوێت من بکوژی بەڵام هەزاران کەسی تر زۆر جار لە ئەدەبی مقاومەتە کۆمەڵێک ئستعارە و ئەوانە هەن بۆ تعبیل لە بارودۆخێکی ئاوا ڕەنگە زۆر جار پێ دووا بێ ئەمە ئستعارەیە شوبهاندنە ئەمە ئغراقێکە لە ئەدەباکرێ بەڵام لە ئیمڕا تۆ دەبینی ئەوان هاتن بربەستا بنێن بۆ ئەم چالاکانە کە لە حەدێکی مشەخەسا هەن بەڵام نەیانزانی کە لافاوێک لە خەڵک دروست دەکەن نەیانزانی کە تۆ بەردەست دەخەیتە بەڕێی فعالینێک کە تا ئێستا بە زۆری پیاوان بوون حدیقل لە باری ئەمەلیاتیەکەی و نزیکی ئاگرکەوتنەوەوانە ژنانیش دێنیتە بوارەکە لە ڕاستیە من پێم وایە ئێستا هەر ئەو شەپۆلە لە دڵسۆزان کە هاتن بۆ مەریوان هەر ئەو شەپۆلە لە ژنان کە بەشداریان کرد توێژە جۆرا و جۆرەکان کە بەشداریان کرد ئەو تەکەسورەی کۆمەلگای کوردستان کە چۆن لە کاتی خۆی لەگەل یەک کار دەکا بە تەواوی جیاوازیەکانیەوە من پێم وایە ئەگەر عاقڵ بن دەشێت دەستگای ئەمنیەتی گەیەنێ بەو نەتیجەکە تۆ دەبێت پەزیریشی بکەی کوردستان جیاوازە تۆ دەبێت پەزیریشی بکەیت کوردستان بە فێڵ و پلان و سەرکوت ناچێتە دواوە تۆ دەبێت پەزیریشی بکەی ئەوەی کە هەیئەتی نوێنەرایەتی خەڵکی کورد دەبوو لە تۆی وەربگرێت و تۆ پاشەکشێ بکەی بەرامبەر خواستیم کۆمەلگا درەنگ یازوو دەبێ و پاشەکشەیە بکەی درەنگ یازوو ڕەنگە دەستکەوتایەک لە کوردستان وەربگیرێ کە تا شۆڕشێکی کۆمەڵایەتی لە ئێران نەکرێ قابلی وەرگرتنەوە بێ بەڵام من پێم وایە ڕژیم زۆر جاریش عاقلانە پاشەکشەی کردووە ئەمە بێ ئەوەش بزانین ینی لە زۆر بوارە کە تۆ ئێمە هەڵسوڕاوانی کرێکاری داهاتن بۆ کوردستان زۆر جار تعجوبیان دەکرد زۆر جار ئەیانوت ئەڵی وڵاتێکی ترە لە بواری فەرهەنگی گشتی لە بواری ئەو ئاسانگیریەی کە لە زۆر بوارە لە کوردستان دەکرێت دەیانوت تۆ لەلایە میلیتاریزمێک دەبینی لەلایەکە بینی ڕژیم زۆر بێدەنگ لە بوارایەک چۆتە دواوە من پێم وایە ئەگەر سەرانی ئەمنیەتی ڕژیم پلاندار ڕێژەیانی ئەمنیەتی ڕژیم ژیر بن پاشەکشێ دەکەن چۆن هەر وەکو عەرزم کردن لە هەنگاوی ئەوەڵا ئەو شەپۆلە لە هەمبەستگی و ئەو شەپۆلە لە حزوری ژنان لە حزوری خەڵک لە شارەکانی تی دروست کردووە و ئەگەر ڕژیم بیاوێت هەر بەم فێڵ و پلاندانان و بەدناوکردانە بچێتە بەرەوە من دڵنیام کە خەباتی ئەترازی بۆ ژینگەیش ئەوەی زیاو دەبێ ئەوەش زیاو دەبێ بەم خەرمانی ئەم تێکۆشانە و بەخێر لە شوێنێکە متەوەجە بن ئەبێ ستا بکەن و سەری نوازشدا بنوێنن بۆ ئەو فعالیەتانە ئەبێ وشمان لەبیر نەچێ من حەزەکەم ڕەنگە ئەمە بابەتێک بێت لە بەرنامەی تر بکرێ حەزەکەم ئەو ئەختارە ئەو تەوسیە بکەم بە خەڵکێکە ڕەنگەم بەرنامەی ئێمە ببینن لەسەر مامۆستایانیش کە یەکێک لە بزوتنەوە کاریگەرەکانە لە سەتی سەراسەریشە لەسەر مامۆستایانیش هەمان پلان هەیە لە سەر مامۆستایانیش تەنیا بەگرتن و بە زیندانی کردن و بە تەبعید و بە شکنجە و بە فشاری لەونەوە ئەنیە کە خەریکن مامۆستایان سەرکوتەکەن ئەوە بزانین کە شایعش دەخەنە پشتسەری مامۆستایان سعی دەکەن بە ئەنواعی شێوە مامۆستایان بەرناو بکەن و خەڵک دەبێت نەکەوێتە داوی هیچ نەوە شایعەیە هەر شایعەیە کە کرا سەر توێژێک پیشەیەک هەڵسوڕاوانێک کە لە بوارێکە هەڵسوڕان دەکەن دەبێ و هوشیاریەمان بێ ئەو شایعەیە ئەو قسەیە لە شوێنی خۆی بەرپەرش بدەینەوە و وەکو قسەیەکی ئەوامانە کە بێلایەنانە کەسێک ئەسەری ناهوشیاری یا چی ئێڵێت وەکو سەیری نەکەین ممکنە لە مەوردێکیش ناهوشیاری کەسێک کەوت بێتە داوی ئەو شایعەیە بەڵام ئەبێ ئەوە بزانین شەڕێکی نەرم دژ بە هەڵسوڕاوانی بوارە جۆرە و جۆرەکان هەیە و ئەو شەڕە نەرمە تەنیا بەوەی کە کاتێک دەگیرێن پشتیوانیان لێ دەکەین لە سوسیال میدیا بە حەق سەری نەوازشدا دەنوێنین بۆ تێکۆشانیان و ئەوانە نابێت دەبێت لە شوێنی خۆشی لە هەر شوێنێک شایعەیە پشتسەری بوارێک لە بوارەکانی هەڵسوڕانی کۆمەڵایەتی دەکرێت دەبێت بەرپەرس بدرێتەوە و ئەو بوارێش بگرین لە ڕژیم چۆن ڕژیم وەکو دەستگایەکی ئەمنیەتی
بیل لە شتی وا دەکەنەوە کە ڕەنگە بە خەڵکی ئامبیری لێ نەکردبێتەوە خەڵکی شەمیشە جمهوری ئیسلامی بەوە دەناسن دەڵێن ئەمانە بیر لە فێڵی وا دەکەنەوە کە شەیتانیش بە بیریدانایە و مادامێکە دەزانین شەیتانن دەزانین ئەوەی دەکەن کە شەیتانیش بە بیریدانایە ئەو شەیتانی کە ئەوان وەکو کەسانی دینی قسەی لێ دەکەن وەکو سەرچاوەی فێڵ سەرچاوەی ئلقاکردنی جەنایەت خودی شەیتانەکە ئەوانن و ئێمە ئەبێ هەمیشە وشیار بین بە نسبەتی فێڵەکانیان هەر تەنیا ئەو ڕوە سەرکوتگەرانە نییە ئەبێ و باش بزانین. بەڵێ زۆر سپاس کاکسەلام کاکسەلام بە هەموو ئەو قسانەی کە ئێوە باستان کرد چه ئەرکێک دەکەوێتە سەرشانی چالاکانی کۆمەڵایەتی لە بوارەکانی دیکەی خەباتە؟ بڵێ وەکو لە سەرەتای باسەکەی شەوتم هەر بوارێک لە بواری چالاکی کۆمەڵایەتی کە کۆمەڵی خەڵک پێ و ماندوو دەبن و تێدا ئەچنە پێشەوە فەراز و فرودیان هەیە ئەزمونێکی کارکردنیشە ئێمە زۆر جار خۆمان وەکو کۆمەڵەکان بەرنامەی کۆمەڵ هەڵسۆڕاوانە مێژوویەکی دوور و درێژ لە جەزواتمان هەیە هاوڕێیانی جۆرمان هاتوون باسییان کەوە لەسەر تەلفیقی کاری عەلەنی و مجاز بە دنیایەک باس و تیئۆری و زانستمان هەیە بۆ ئەوەی کە بیکەینە پشتیوانی بۆ وەختەیە چین کارێکی جەماوەری دەکەین بەڵام هەر نمونەیەکی زیندویش کۆمەڵی دەرسی تایە یەکێک لە ئەرکەکان ئەوەیە بەڕای من هەموو دەرسێکە لە مەیدانی ئەمەل جیا لەو شتانەی کە من بۆ خۆم کاتی خۆی لە تەلەڤیزیۆنی کۆمەڵا یان لە شوێنێک دەم خوێندەوە یەکێک لەو شتانە ئەوەیە کە هیچ کامێک لە بوارەکانی هەڵسوڕانی ناو کۆمەلگای کوردستان ئێستا کە مۆزوعی باسی ئێمە ئەوەیە نابێ خۆی بەبێ ئەرک و بەجیا لەو بوارەکانی تر بزانێت یعنی ئەمە دەبێ هەمیشەش ڕێک فعالێکی ژینگە هەمزەمان خۆی بە بەشی پشتووی بزوتنەوەی معلمین بزانێت فعالێکی ژنان دەبێ فعالیەت بۆ ڕزگاری ژنان بە فعالیەتێکی فێمینیستی تێنەگاکە بەس ئەرکی ژنانە پیاو بێ ئەرکە و ئەبێ بزانێت کە پێشەوە چوونی تۆ لە بواری ڕزگارکردنی ژن لەو تەنگ و چەڵەمانەی لەو کۆمەلگایە هەیە گرێ دراوە بە خەبات بۆ ژینگە گرێ دراوە بە خەباتی مامۆستایان یعنی دەبێ ئێمە ئەوە بزانین کە هەر کامێک لەم بوارانە زنجیرەیەکی بەیەکۆ وەسڵ کراوە جا هیچ هەڵسوڕاوێک نییە کە بێ ئەرک بێ کاتێکە چاڵش چەلنج بۆ بوارێکی تر پێشدێ یعنی دەبێ هەمیشە خۆمان بە بەشی ئەو هەڵسوڕاوانەی کە بەشی پێشووی پێشەنگی ئەم بوارن هەمیشە دەبێ پشتێکیان هەبێ ڕێکخراوەکانی تر لە پشتی خۆیانەوە ببینن و ئەو دەرس و ئەزمونانەیش لەم بوارە دەیگرین ئەزمموی ئەمەڵین نیشان دەدەن کە چۆن بوارەکانی تیژ دەتوان بچنە بەرەوە شکستەکانیشیان دەرسی تایە ینی ئەگەر شکستێ بێ فرودێک بێ لەو فەراز و فرودانە دەرس هەیە و ئێمە ئەگەر وا سەیریکەین کە ئەمە یەک خەباتە بەڵام جبهەی جۆرا و جۆری هەیە ئەو کاتەیە کە هەمیشە خۆمان لە سەر هەموو بوارەکان بە ئەرکدار دەزانین و وەختێکیش ڕوو دەکەین لە کۆمەلگا بە کۆمەلگا ئەوە ئێلقا دەکەین کە پشتیوانی کۆمەلگا لە یەکێک لە بوارەکان بەس نییە هەموو ئەم بوارانە خەریکن خەبات بۆ ئەو کۆمەلگا دەکەن مامۆستایان خەبات تەنیا بۆ مامۆستایان ناکەن بۆ مامۆستایانی دەکەن بۆ دایک و باوکی مناڵانی دەکەن بۆ مناڵانی دەکەن بۆ کۆڵبەرانی دەکەن خەباتێکە خەڵکێکە دەیکەن بۆ ئەوەی کە هەژاری لە کوردستان نەمێنێ کۆڵبەران شغلی کۆڵبەری و ئەو مەسیبەتانی کۆڵبەری نەمێنێ هیچ خەباتەکەیان گیانیە لەوەی کە ئیکێ بۆی داری کوردستان و ژینگەی کوردستان نەسووتێ هەموو بوارەکانی جۆرا و جۆر خەریکن خەبات دەکەن بۆ ئەوەی بە شەر و ژینگە لەو جەهەنەمەی کۆماری ئیسلامی دروستی کردووە ڕزگاری بکەن کەوایە من دوایین قسەمەوەیە کە هەمومان ئەرکدارین لە دەرەوە لە ناوەی وڵات لە بواری جۆرا و جۆر و ڕوش لە کۆمەلگا دەبێ بڵێن پشتیوانی لە هەموو بوارەکان بکەن لە کوێ ئەنجومەنی سەوزی چیە دەکەوێتە بارودۆخێکی سەخت تەواوی فوکوسەکە بچێ بۆ ئەوێ لەکوێ مامۆستایانە تەواوی فوکوسەکە بچێ بۆ ئەوێ ڕژیمیش بەجارێ ناتوانێت لەگەل هەموو ڕێکخراوەکان شەڕ بکە هەر جارێ و فوکوسی دەخاتە سەر شوێنی ئەمیش دەبێت لە مقابلی ڕژیمە هەر جار و فوکوسی پشتیوانی و هەڵسوڕانمان بخەینە سەر پشتیوانی لە یەکێک لەو ڕێکخراوانە کە ئاها لە ژێر تەعەڕوزی مستەقیمی ڕژیمە. بەڵێ کاکسەلام بە لە بەرچاوگرتنی و ئەزمونانەی کە خۆتان لە تەواوی ئەم و توێژە ئاماژەتان پێکرد پێتان وایە ژینگە و پاراستنی ژینگە بەرەو کوێ
بچێت. من پێم وایە وەکو عەرزم کردن بەرەو تەکامڵێک دەچێت بەرەو ئەوە دەچێت کە زۆر جار ئەوەی لەسەر کاغەز دەینووسی لە بواری ئەمەڵا وەکو ئەوەیە کە تۆ وەسیلەیەک دەسێنی سیارەیەک دەکڕی ماشینێک دەکڕی ڕەنگە لەوێ نووسی بێتی ئەم ماشینە 120 کیلومتر دەچێت بەڵام ڕۆژێک کە تۆ نەخۆشێک تێ و ئەسترس تێ و بەپەلەتوێ و نەخۆشە بگەێنی متەوەجەبی ئێ ئەو ماشنە لەو زیاتر دەچێت ینی کاتێک دەقی نووسین هەیە تیئۆری هەیە کەرتی ئەچێتە مەیانی ئەمەڵەوە لە مەیانی ئەمەڵا زەرفیەتە شاریاوەکانیش پیا دەبێ زەرفی هەمیشە زەرفیەتی شاریاوە هەیە ئەوەی کە ئەی نووسین و بیری لێ دەکەین و لە کۆنگرەکان لە بواری جۆرا و جۆر کە ئەمانەوێ ڕێکخستنێک ڕێکخێن قسەی لێ دەکەین ئەوەی وەکو ئەقلی هەمومان جەمعی پێی دەگەین کاتێک دەق دەچێتە بواری ئەمەڵکردن لەوێ زەرفیەتایەکی تر پیا دەبێ من پێم وایە ئەنجومەنی سەوزیچیەش وەکو هەموو وەفعالیەتی ژینگە لە کوردستان وەکو هەموو بوارەکانی تری فعالیت زەرفیەتایەکی پێنهانی هەیە ئەو زەرفیەتە پێنهانانە خۆیان دەدۆزنەوە من دڵنیام کە لە درێژەی ئەم خەباتە متەوەجە دەبین کە ژینگە تەنیا ئەوانەی کە دارەکان دەسووتێنن نایخەنە مەترسیەوە گەورەترین دژمنی ژینگە مناسباتی سەرمایه‌داریە من پێم وایە لە شوێنێک ئەو خەباتە دەگا بە وشیاریە کە سەرمایه‌داری وەکو هۆکاری سەرەکی مۆزوعەکە بناسێەوە ئەگا بەوەی کە دوژمنایەتی پاراستنی ژینگە بێت دوژمنایەتی بێ ئەوەی کە هەڵوێستت هەبێت دژ بە سەرمایه‌داری ناکرێ ئەوە لە وڵاتانی تی دنیا پێگەیشتوون لە بواری کردداری من پێم وایە ئاعتراز بۆ ژینگەیش دەچێتە پاڵ ڕزگارکردنی ژینگە تۆ ڕەنگە لە شوێنێکەکی ئاو دەکەی بەسەردارێکە متۆزەبی کە هەمە تەنیا ڕێگەی نیە توانی پچی خەباتەکەی هەردارەکە نەسووتێت تا تۆ ئاوی بەسەردا بکەین من پێم وایە ئەوەی کە ئێمە دەیبینین هەموو ئەو قۆناغە سەختەی کە هەڵسوڕانی ژینگە و ژینگەتی کەوتۆ لە کوردستان کارێک دەکات زەرفیەتای پێنهان پیا دەبن و ئەو زەرفیەتانە پیا دەبن تەمرین دەکرێت ئیشی تیا دەکرێەوە لە نەتیجە بەرەو پێش دەچێت و گوستەرش پیا دەکا لە لەحازی دیدگا بۆ مۆزوعەکەەوە هەم بواری ئەمەڵی ترکە پیا دەکرێت. بەڵای زۆر سپاس کاک سەلام بۆ بەشداری من پرسیارێک منە ماوەگەر خۆتان شتێکەیە کە بە پێویستی زانن ئاماژەی پێ بکەن وڵا ئەوەی کە هەبێ ڕاستیەکەی من تەنیا دوورا و دوور دەتوانم بڵێن نەک هەر ئێستا بەڵام ئێستایش لەگەڵ ڕۆژەکانی تر بارها بە بینینی ئەو وێنانە بە بینینی ئەو هەمبەستەگیە بە بینینی ئەو فریاکەوتنی لە شارەکانی تر بە بینینی ئەوەی کە ژنان بە هەموو چەرمەسەریە کە لە ئێران بەسەریانی دێنن هیچ بوارێک بە چۆڵی نایەنەوە بەڕاستی بارها فرمێسکاتۆتە چاوم بارها دڵم پڕ بووە لە خۆشییان و تەنیا دەتوانم بڵێم سەری نەوازشدا دەنوێنم بۆ ئەو تێکۆشانە سەری نەوازشدا دەنوێنم بۆ ئەو هەموو هەستی شانازیە کە بە ئێمەی دەبەخشن ئینسان هەستەکە کە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان بەهۆی هەڵسوڕانی سیاسی و خەبات و لە وڵاتە هاتووەتە دەرەوە هەمیشە ئەو خەباتە درێژەی بووە و هەستەکەی کە ڕۆژێک دەگەڕێنەوە ئەو وڵاتەکە نەتیجەی ئەو خەباتە و درێژەی ئەو خەباتە کارێک دەکا کە بتوانین لە حەنای کۆمەلگاکەمانە بە شانازیەوە سەربەرز بین و کۆمەلگاکەمان نرخی بوونی تەکتەکی هەڵسوڕاوان دەزانێت و لەو ڕۆژانەدا ڕۆژێک دەبێت کە ڕۆژی جەژنگرتنی هەموو سەرکەوتنەکان بێبەیەکەوە. بەڵای جارێکی تر سپاس بۆ ئێوە خۆشەویست کە بەشدار بوون لەم بەرنامە. سپاس بۆ ئێوە و هاوکارانتان ماندوونەوە. زۆر سپاس. بەڵای عەزیزان زۆر سپاس بۆ هاوڕێ سەلامی قادری ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵا کە لە بەرنامەی کۆمەڵ وەسوڕانی ئەم هەفتەمان بەشدار بوو. سپاس بۆ ئێوەی خۆشەویست کە تا کۆتایی لەگەڵمان بوون ماڵاوە.